ابن شقيق دەگەڕێتەوە ودەفەرمێ بیستومە لە عەبدوڵڵای کوڕی مبارەک کە دەفەرمێت پیاوێک هاتۆتە لام عەبدوڵڵای کوڕی مبارەک دەڵێت پیاوێک هاتە لام گوتی قوربان ماوەی 7 ساڵە برینێک لە چۆکمدا پەیدا بووە هەرچی دکتۆر هەیە کردومە کەچی چاک نابم ئەو برینەیەم چاک نابێت ئامۆژگاریەکم بکە شتێکم پێ بڵێ بەڵکو خدای پەروەردگار شیفام بدات دەفەرمێ عەبدوڵڵای کوڕی مبارەک پێی دەڵێت بڕۆ لە شوێنێک کە سەرڕێگای خەڵکە بیرێک لێ بدە بیرێکی ئاو بۆ ئەوەی کە خەڵک لێی بەهرەمەند بێت بەشک و خدای پەروەردگار شیفات بدات دەفەرمێ لە دواییدا ئەو پیاوە ئامۆژگاری عەبدوڵڵای کوڕی مبارەک جێبەجێ دەکات خوای پەروەردگار شیفای نەخۆشیەکەی دەدات سیر نییە بەڕێزان چونکە هەموو شتێک لەلایەن خدای پەروەردگارەوەیە ئەو خوای پەروەردگاری کە نەخۆشی دێنێت شیفاش هەر لەلای ئەوە زۆر جاران نەخۆشیەکەت توش دەکات بۆ ئەوەی کە ببەخشی ئەنجا چاک دەبیەوە گوناهەکانیشت پاک دەبنەوە ماڵەکەش دەبەخشی کەسێکی فەقیر و هەژاریش ئیستیفادە دەکات